لەگەڵ بەڕێز ئاەت کاکەی پارێزەری دۆسیەی ئەنفال و جینۆسایت ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵم دەبێت کاگەیات ئەم کاتت باش زۆر سپاس کە میوانی کوردستان 24 ئەگەر پێمان بڵیت کە هەتا ئێستا نزیکەی 172 ڕووفات لە بەغدا ماونەتەوە پێمان بڵێ کە ئەم ڕووفاتانە بۆچی پشکنینی دیانەیان بۆ ناکرێ بۆچی ناگەڕێنرێنەوە بۆ هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ ئێوە و کەناڵ 24 بە ساڵیادی 35 ساڵەی جینۆسایدی کورد سەرڕێز نوازش دادنێن بۆ قوربانیانی جینۆساید لە جیهان و قوربانیانی جینۆسایدی کورد بە تایبەتی. دیارە گرفتی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق و هەموو حکوومەتەیەک لە دوای یەکەکان دوای ڕوخانی ڕژێم بەداخەوە تا ئێستا نەیانتوانیوە لەگەڵ کەسوکاری قوربانیان بە تایبەتی ئەو هەستە دروست بکەن کە هەر تاکێکی ئێمە خۆی بە عێراقی بزانی. باسی ڕووفاتت کرد ئێمە تەنها لە ئەنفال نییە، بەرک و گۆڕی بە کۆمەڵ لە هەڵەبجە هەمانە، لە بەرزانیەکان هەمانە و عێراق یاسایەکی هەیە، یاسای پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکان کە دەتوانم بڵێم تاکە وڵاتە لە دنیا یاسایەکی هەبی لەسەر گۆڕی بە کۆمەڵ دەبێت ئەو ڕژێمەی پێشوت ستاوان گەلێکی ئەنجامدا بێ دەرحەق گەلانی عێراق. ئێمە لێرە دەتوانم بڵێم سوپاسی پەرلەمان سوپاسی ئەنجومەنی دادوەری بکەین کە لە دادگاکانی ئەنفال، هەڵەبجە، بارزانی، فەیلی، کۆسڕە و ڕاپەڕین سەرجەم دۆسیەکان کاری زۆر باش کرا، بەڵام حکوومەتی عێراق کە جهەی تەنفیزیە بەداخەوە نەبڕیارەکانی دادگای باڵای تاوانی عێراقی بە هەند وەرگرتووە کە لە دەستوری عێراقدا هاتووە لا سوڵتانە عەلە القەضا و قەزا هەردەم ڕێزی لێ گیراوە، بەڵام حکوومەتی عێراق بە هەموو حکوومەتەکانی دوای عەلاوی و مالکی و عەبادی و تا دەگاتە کازمی و ئێستا هیوادارین کە ئەو ڕێکەوتنە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا هەیە خاڵی سەرەکی زۆر باشە قەرەبۆ کرد ئەمڕۆ کە من و تۆ قسە دەکەین زیندانیانی سیاسی و زۆر باشە ئەمڕۆ کە من و تۆ قسە دەکەین 35 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەو تاوانەی بەرامبەر بە گەلی کورداکرا، هێشتا هەندێک لە گۆڕە بە کۆمەڵەکان هەڵ نەدراونەتەوە، ئەمانە پێویستیان بە پشکنینی دیانەی هەیە. خۆتان دەزانن کە سوکاریان فالکراوان ینی لەوانەیە لە ژیاندا نەمێنن، ئەو کاتە کێشە بۆ پشکنینی دیانەی دروست دەبێت. ینی لە دوای 35 ساڵ چه هەوڵەکەیە بۆ ئەوەی کە بە زووی هیچ نەبێ پشکنینی دیانەی بکرێ گۆڕەکان هەڵبدرێنەوە بۆ ئەوەی کە ینی دواتر بزانرێن کە ئەمانە کە سوکاری کێن. کێشەکەی ئەمە ئەوەی هەردەم حکوومەتی عێراق وەلەو سیاسەتەی دەتوانم بڵێم سەرکەوتوو بووە کە توانێتی کێشە بۆ هەرێمی کوردستان دروست بکە و هەموو حکوومەتەیەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان وەفدی دانیشتاندن لەگەڵ بەغدا خۆشبەختانە یەکەم خاڵ ئەوە بووە کە پرسی گۆڕی بە کۆمەڵ و پرسی قەرەبوو بووە، بەڵام ئەو ڕێگریانەی کە دەکرێت لەلایەن حکوومەتی عێراق و ئەو کەسانی کە دەبنە ڕێگر لە پرۆسەکانی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ، هێنانەوەی ڕووفاتی پیرۆز، مەراسیمێکی شایستە، دروستکردنی مۆنۆمنت، بە حقیقت عێراق نایەوێت ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی زیاتر چونکە بەڕێستان دەزانن لەگەڵ هێنانەوەی هەر ڕووفاتێکی پیرۆز عێراق کۆمەڵێک سەفارەتی وڵاتی زلهێز لە عێراقا و لە کوردستانیش ئەو هەموو قونسوڵیە و ئەو هەموو نێردەی نێودەوڵەتیە لێرن کەواتە هەر هێنانەوەی ڕووفاتێک دەبێتەوەی لەسەر ئاستی نێودەوڵەتی کێشەی کورد دووبارە ببتە قسە و باسی لێ بکرێ و تاوانەکانی دەرحەق بە ئێمە زەق بکرێتەوە. بۆیە حکوومەتی عێراق هەردەم خۆی دزیوەتەوە لە بەرپرسیارەتی یاسایەکان کە بە تایبەتی لە گۆڕی بە کۆمەڵ کە بە یاسا لە عێراق ئەو مافەی لە ئێمە ستاندۆتەوە وەکو حکوومەتی هەرێم وەکو کوردستان ئێمە مافمان نییە بتوانین هیچ گۆڕێکی بە کۆمەڵ هەڵدەینەوە وەکو ئەوە وەزارەتی مافی مرۆڤی عێراقە کە بەکارەکانی هەڵدەستی، بەڵام وەزارەت تا بڵێم زۆر کەم تەرخەم بووە بەرامبەر کەسوکاری قوربانیان، بەرامبەر وەزارەتی شەهیدان، بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. باشە کاک ئاەت ینی ئەو ژمارانەی کە لە وێرانکردنی گوندەکان لە بەردەستن هەموو ژمارەی گشتین، ئێوە ژمارەیەکی ورتان لە بەردەستایە تاوەکو بزانن کە چەند گوند بەهۆی شاڵاوی ئەنفالەوە وێران کراون؟
ئێمە ژمارەکان دەڵێن بە نزیکی 4500 گوندە بەڵام واقع حال ئەحسایەکان هەیە کە تۆ لەسەر ئاستی کوردستان پرۆسەی بەدناوی ئەنفال پرۆسەیەکی گشتگیرە ئەگەر سیر بکەین تاوانەکان هەر لەسەر گەڵ و بەرگەڵەوە دەست پێ دەکات لە زاخ و کۆتاییدی ئێمە لە پرۆسەی بەدناوی ئەنفال پاشان لەسەر ئاستی قەزایەکی وەکو پشدەر وەکو سەید سادق وەکو حەڵەبجە وەکو شوێنەکانی تر دەبینین لەسەر ئاستی نەک گوندەکان بەڵکو ئێمە لەسەر ئاستی شارۆچکەکانمان خاپور کراوە بۆیە حکوومەتی هەرێم بە تایبەتی وەزارەتی شەهیدان بۆ ئەم مەبەستە ئامارێکی پوختی هەبووە و بە شێوەیەکی باشە کاگات خۆ حکوومەتی عێراق پابەند کراوە بۆی کە ئەو گوند و شارۆچکە وێران بوانە ئاوەدان بکاتەوە تا ئێستا داواکاری فەرمی گەیشتووە بە حکوومەتی عێراق بۆ ئاوەدانکردنەوەی ناوچە وێران بووەکان بێگومان مادەی 132 دەستور زۆر وازحە بەڵام حکوومەتی عێراق لە دەستور تەنها لەو مادانە دەگەڕێت کە التزامات لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە کە بۆ ئەوانە دەگەڕێت باشە بۆ تۆ بۆ خاڵە سنوورەکان داوا دەکەی ئەی بۆ پرسی گۆڕی بە کۆمەڵ بۆ پرسی قەرەبوو بۆ پرسی کۆمەڵێک شتی کە شایستەی کەسوکاری قوربانیانی جینۆساید دادگا دەڵێ هەموو کەسوکاری قوربانیان بگەڕێنەوە و داوای قەرەبووی خۆیان بکەن بۆ ئەم بەبەستە لە ساڵی 2009 ئێمە لە سەرتاسەری کوردستان 9 داوا تۆمار کرا وەکو سەرەتایەک بەر لە بڕیاری جینۆسایدی هەڵەبجە و جینۆسایدی بارزانەکان و فەیلیەکان لە ئەنفال وەکو پێشینەیەک ئێمە 8 داوا تۆمار کرا و بڕیاری کۆتایی پێدەرچوو بەڵام حکوومەتی عێراق هەردەم دەتوانم بڵێم خۆی لەبەر پرسیارەتی یاسایەکە دەشارێتەوە و حکوومەتی هەرێمیش چونکە ئێمە دەوڵەت نین نەبوونی دەوڵەتی ئێمە بۆتە گرفتێکی گەورە بۆ ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە ناتوانین لە دادگایەکی نێودەوڵەتی داوا لەسەر عێراق تۆمار بکەین چونکە تۆ کیانێکی سربەخۆنی بۆیە دەتوانم بڵێم تا ئێستا حکوومەتی عێراق لەو سیاسەتەی خۆی توانیوێتی گرفت بۆ حکوومەتی هەرێم دروست بکات لە ڕێگەی خۆت دەزانی ئێستا خەڵک هەر لە شایستە دارایەکانەوە بیگرە هەم لە پرسی قەرەبەوە بیگرە هەم لە هێنانەوەی ڕووفاتی پیرۆزی ئەنفال کراوەکان بیگۆز چونکە خەڵک لێرە ڕووی دەمی لە حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تیمی پارێزەران و ئێمە کاری خۆمان کردووە لە ڕێگەی لێژنەکان لە ڕێگەی وەفدی مفاوزکار کاری خۆی دەکات بەڵام حکوومەتی عێراق بە هیچ شێوەیەک نهاتۆتە ژێرباری بەرپرسیارەتی یاسایەکەی خۆ باشە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بە ڕێز ئاەت کاکەی پارێزەری دۆسی ئەنفال و جینۆساید زۆر سپاس کە میوانم بوویت